دەچینە لای کۆتاتەوەری ئەمڕۆمان کە بابەتێکی گرنگەویش باس لە پاڵدەر و هۆکارەکانی کوشتن و تەقەکردنەکەین لە هەرێمی کوردستان ڕۆژانە لە هەواڵەکانەوە بابەتانە دەبینین و ترسێک کورد لە ڕاوکێکی لای هەوڵاتیان دروست کردووە بەڵام ئەوەی کاجێ پرسیارە هەمومانەمانێ بزانین پاڵدەرەکانی کوشتن چییە بۆچی وە لە زیادبوونایە مەترسیەکانی چین کە ئەمڕۆ میوانێک لە هەولێرەوە ئامادەیە لەگەڵمانە و گفتوگۆ لەبارەی ئەم بابەتەوە دەکەین ئەویش بەڕێز مامۆستا یوسف عوسمان حەمەد توێژەری دەرونیە مامۆستا گیان سڵاوی خوارد لێبێەوە ئەم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونت لە پەیامی ڕۆژەوە گەر بەو پرسیارە دەست پێ بکەم ئایا بەڕاستی کوشتن بۆتە دیاردەیەکی ترسناک لە هەرێمی کوردستاندا؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی بەخشندە و میهرەبان زۆر سپاس بۆ ئێوە بەیانی ئێوە هەموو بینەران باش. بەڕێزان نەڕووی سایکۆلۆجیەوە ئێستا مەترسیەکی گەورە پێڵێن مەترسیەکی شاراوە لە ڕووی دەرونیەوە ڕووی لە ئێمە کردووە یان بەگشتی ئەو شوێنانەی کە ناوچەی گەرمن ئەو شوێنانەی کە شەڕ تێدا بووە یەکێک لە پاشماوەکانی شەڕ یان ئاسەوارەکانی شەڕ ئەو نەبوونی ئەو ئاسایشی دەرونیە. ئاسایشی دەرونی ئەوەیە کە خۆت کەسێک خۆی لە خۆی دڵنیان نییە کاتێ ئەچێتە دەرەوە یان تووشی گرفتێک دەبێت لە هەموو کاتێکە گرفت هەیە لەگەڵ یەکترە مرۆڤەکان زۆر جارەیە جیاوازیان هەیە لە نێوان یەکترە اختیلاف هەیە بەڵام بوونی تەخەلوف شتێکی زۆر زۆر مەترسیدارە لە نێوان مرۆڤەکاندا. تەخەلوف ئەوەیە کە تۆ زمانی حیوارت نییە زمانی گفتوگۆت نییە ئەجینە زۆر جار هەیە زۆر جار هەیە لەسەر شتێکی زۆر بچووک لەسەر هۆڕنێکی سیارە لەسەر شکانەوەیەک یان لەسەر فولایتێک یان لەسەر هەر دەمەقاڵیەکی پارکینگی سیارە ئەمە ئەوە نییە کە تۆ ئەسڵەن دەمەقاڵیشی لەگەڵدا بکەی جنێویشی پێ بدەی ئەبێ زمانێکی حیوار هەبێت بەڵام کاتێک کە تۆ لە پاشماوەی هێلە گەرمەکانی یعنی ئەو ناوچانەی کە گەرمن کە ئاژاوە و ئاشوبی تێدایە کە دەوڵەتان بۆ ئێمەیان بەجێهێشتووە کە شەڕی ناخۆ بۆ ئێمەیان بەجێهێشتووە ئێمەش بەشێکی نەو پەروەردانەی کە زمانی شەڕ و زمانی پێدادانی حزبەکان وان لێ کردووە هەمان شت بۆ ئێمەش بمێنێتەوە بۆتە کەلتورێکی بۆ ماوەی شەڕ کە گەنجەکانی ئێمە ئەو شتانە بەکاردێنن. ئەمە لە ڕووی زانستیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر جار هەیە دیاردەی چاک ئێستا بەپێی ئاماری خۆیانەوە لە هەر چوار کەس کەسێکە چەکێکی پێیە جا ئەم چەکە چەکی ئاگر بێ یان چەکی سپی بێ واتە چ چەقۆ بێت چەقۆ و ئەوانی کە ئالەتی شەڕن یاخۆ چ دەبانچە و بەسەرەوە بێت. زۆر جارە هەیە دەبیستین خەڵکانێک هەن بە شانازیەوە باسی ئەوە دەکەن دۆشکە و ئاربیجی و ئەو شتانیان لە ماڵەوەدا هەیە. ئەمە مانای چییە؟ تۆ چەکت کە پێەیە بۆ دوو شتە بۆ بەرگریکردنە کاتێکێکە بەرگری لە خۆت دەکەی هەز بە نەبوونی ئاسایشی دەرونی دەکەی مەترسیت لەسرە دوژبنت هەیە یان کەسێک هەیە پەلامارت دەدا بۆیە دەمانچە بۆ بەرگریکردن هەڵدەگری یان بۆ شەڕکردنی کەسێکی بەرامبەرە. ئەم دیاردەیە زۆر بڵاو بۆتەوە بەداخەوە بە تایبەتی ئەوانەی خوارتە من 18 ساڵن ئەوان بە شانەزیەوە چەک بەکاردێنن و چەک هەڵدەگرن. بۆ نمونە کاتێک کەسێکە چێتە سەیران بزانە زمانی چەک بۆتە بەشێک لە زمانی عەقلی ئەو ئینسانانە ئیتاک ئەچێتە سەیران لە سەیرانە تەقە ئەکات دەبانچەکەیداتە دەست مناڵە بچووکەکان ئەڵێ نیشانە بگرنەوە تەقە بکەن واتە شتێکی چەک بۆتە شتێکی خۆشی و شانازیەوە کاتێکە بە زەماوەندە کاتێکە یاری تۆپی پێ ئەکرێ لە وڵاتێکی ترە فەریقێک دەیباتەوە تیپێک دەیباتەوە تەقە ئەکات کاتێککە کوڕەکەی دەرەچێت تەقە ئەکات کاتێکە خێزانەکەی مناڵی ئەبێت تەقە ئەکات بە هەموو شتێکەوە خۆشی خۆی بە تەقە دەردەبڕێ. ئەمە لای ئەو مناڵە لای ئەو گەنجەوە دروست بووە دەربڕینی خۆشی ئەبێ بە تەقە بکرێ ئەمە دیاردەیەکی زۆر ناشیرنە دیاردێکی زۆر جوان نییە لە ناو کۆمەلگادا بۆتەوە. دوو دیاردەی لاساییکردنەوەدا ڕەفیقەکەم دەبانچەی پێ ئەمێش ئەبێ منیش دەبانچەمە بێت برادێک بە برادێک ئەڵێ تۆ هیچ نییە لە ماڵەوە ئەویشەڵە وەکوچی ئەڵێ دەبانچەیە کلاشکۆفێ چەکت نییە ئەڵێ ناوەڵە هیچم نییە چۆن هیچت نییە یعنی وەکو عیبێکی گەورە بێ خێزانێک
دەبانچەی نەبێت یان چەکێکی نەبێت خاڵی سێم زۆربوونی بازاری چەک بە ئاسان دەستکەوتنی چەک دەبانچەی وا هەیە بە $100 هەموو گەنجێک کە توانێت $100 پەیدا بکەوت دەبانچە ئەکڕێت چەقۆی شەڕ بە $10,000 ئەمانە بازارێکی زۆر فەرەوانە بەبێ سانسۆرە بەبێ ئەوەی هیچ کەسێک سزا بدرێت و سێمیشت باشترین قازانجی بازاری چەکە چوارەمیشتە غیابی حیوارە ئێمە بەڕاستی دراسەیەک هەیە لەسەر کورد زمانی حیواری نییە لەناو سیارەیە لە جیاتی داوای لێبوردن لە کابرا بکات لە جیاتی داوای لێبوردن لەو ئەو کەسێک کە پیادەیە دەڕاتەوە جنێوی پێدا لەناو سیارەکەی کۆمەڵ جنێوی پێدا ئەچێتە ماڵەوە تووڕەیە کە خێزانەکەی زوو دەرگای نەکردوێتەوە یان چێشتەکە حازر نییە یان شتێکی بەدڵ نییە جنێو بە کارەبا بەدار و بەرد ئەدات لە بەرچاوی مناڵەکانی خۆیان کەواتە زمانی گفتوگۆ نییە زمانی حیوار نییە کاتێک کە تووشی گرفتێک و تووشی کێشەیەک دەبێت ناتوانێت دوو قسە بکات کەسی بەرامبەر سار کاتەوە خاڵێکی تر غیرەیەکی سەلبی غیرەی سەلبی چۆنە دوو کەس بە شەڕ دێ کاتێک کە بۆ باوکی باسەکە ئەڵێ غیرەتی ئەوە نەبوو دوو فیشەکی پێوەنەی یعنی ئەمە هەموو ئامۆژگاری باوک و برادەر و براگەورەکانیەتی دایکێتی ئەڵێ غیرەتی ئەوە نەبوو دوو فیشەکی پێوەنەی بیترسێنی چۆن لە تۆ ئەدا و بە شەڕیشدات خاڵێکی تر پەروەردەی خێزانیە ئێمە لە ناو خێزانە ئەو زمانە حیوار و گفتوگۆ ئەوەمان نییە تاکێکی نەخۆش تاکێکی سەقەت تاکێکی شەڕاوی تاکێک بە هەموو نەوەیەک با بڵێن ناتوانێت گفتوگۆ بەرامبەرەکەی خۆی بکات تۆ وەرە سەیرکە لەم جەژنەدا شانازی ترین وێنە کە وێنەیان گرتووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە دەبانچەوە گرتوویەتی جێژنە پیرۆزە لە خەڵکەکە و تاخمی لە خۆی بەستووە دەبانچەی لە خۆی بەستووە وەڵاو چێ قەفی سمێڵی ئەوەنەیە و دڵی خۆشە جێژنە پیرۆزە لە خەڵکەکات ئەمە بۆتە ڕەمزی شانازی بۆتە ڕەمزی سەربەرزی و بۆتە ڕەمزی ئازایەتی لای ئەو خەڵکەدا هەر شتێکیش ئەگەر بووە کەلتوری ئازایەتی و کەلتوری غیرە ئەمە دەبێتە زمانی گفتوگۆ چەک دەبێتە زمانی گفتوگۆ بۆیە دیادێکی زۆر مەترسیدارە تۆ ناتوانی لەگەڵ کەسێکا گفتوگۆ بکەی کاتێک کە تووشی کێشەیەک دەبێت بڵێ وەرە باپێکەوە دانیشێن ئایا خەتای من بوو یان خەتای تۆ بوو ئایا من پێش تۆ کەوتمیان تۆ پێش من کەوتی هیچ زمانێکی گفتوگۆ نییە یەکسەر هەڵ کێشێتە دەوانچەکەی و لێدا یان بە بۆکس لێدات ئەمە کارێکی خراپە هەندێک توێژینەوە باس لەوە دەکەن ڕەنگە ئەمە لە غیابی دادپەروەری کۆمەڵایەتی بێت غیابی یاسا بێت هیچ یاسایەکی تۆکمە نییە بۆ ئەوەی ئەو کەسانە سزایەکی توندیان بدە کاتی خۆی زمانی پەنجاکانەوە یاسایەکە بوو ئەوە یەک فیشەکی پێبە یەک فیشەکی پێبووبایە لە ماڵێ 6 ساڵ تاوەکو لە سێدارەدان بۆی هەبوو لە سێدارە درەسە یەک فیشە ئێمە مەژجەبی هەیە لە ماڵێ مەژجەب یعنی تۆ بەرە سیر کە ئەم هەموو دیاردەیە وای لێ دێت کە تۆ مەترسی لەسەر ژیانی خۆت و ماڵ و منداڵیشت هەبێت زۆر باش مامۆستا یوسف بێنە سەر ئەوەی کە ئەو پاڵنەر و هۆکارە کۆمەڵایەتیانە لەکوێیە زۆر گەشەکەن یاخود ئەو ژینگەیە کە ئەکرێ کەسێکی بکوژیت یا پەروەردە بەیان کەسانێک کە تەقەکردن و کوشتنیان لەلا ئاسایی بێتەوە ناوچ خانەوادەیەک یاخود لە ناوچ کۆمەڵگایەکە ئەم کەسانە پەروەردە بن بۆی ئەو جۆرە خانەوادە و ئەو جۆرە ژینگەیە بناسینەوە و خۆمان و ماڵ و لانەکانمانی لێ بپارێزین. پرسیارێکی زۆر جوانە ژینگەی کورد ژینگەیەکی بارگاویە یعنی ژینگەیەکی بارگاویە چۆنە سێ شت هەیە ئەو ژینگەی دروست کردووە ژینگەی یەکەم نەبوونی یاسایەک بۆ قەدەغەکردنی چەک نەبوونی یاسایەک بۆ چارەسەرکردنی کێشە و ناکۆکچیەکانەوە مام و برازای یەکتر دەکوژن برا و برا یەکتر دەکوژێت دوو هاوسەر دوو گولەی پێوە دەنێ و دەیکوژێت یاسایەکی بەهێز نییە بتوانێت ئەمانە چارەسەر بکات ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە دوو نەبوونی عەقیدەیەکی پتە و لای ئینسانەکان لە کاتی ناکۆچی لە نێوان دوو کەسدا و جادلهم میلەتی هەیە ئەحسەن ئەمانمان نییە ناتوانین ئەوەی بەرامبەرمان قبوڵکەین کە ناکۆکە لەگەڵ ئێمە دایمان بیر لەوە دەکەینەوە چۆن لە ناوی بین ئەمەش لاوازی عەقیدەیە کە لای ئینساندا تۆ ئەگەر عەقیدەیەکی ئاینی
پتەوت هەبێت هەرگیز پەنا لە بۆ تونند و تیژی نابی هەرگیز پەنا لە بۆ زمانی جنێودان و هەڕەشەکردن و کوشتن و تەسفیەکردن نابی ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە خاڵێکی تردا نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتیە خاڵێکی ترکە لە هەر هەمیانەوە گرنگترە پەروەردەیەکی خێزانیە ئەو پەروەردە خێزانیە وا لە نەکراوە پەروەردەیەکی باش بێت کەوا ئەو مناڵە کاتێک کە تووشی کێشەیەکە بێت بیر لە تۆڵەسەندنەوە نکاتەوە بەڵکو بیر لەوە بکاتەوە چۆن پێک بێنەوە یعنی ڕوحی تەفاوز و تەساڵوحمان نییە کە ئەمە دوو ڕەگەزی زۆر ئەساسین تەساڵوح لەگەڵ چێ دەکەی پێی شەرمە پێی سەرشۆڕیە ئەگەر لەگەڵ دراوسەکەی بەشەڕ بێت بچێت تەساڵوح لەگەڵ بکات پێکاتنەوەی لەگەڵ بکات خەتای دراوسەکەی بێ خۆی داوای لێبوردن کە پێی بچووکایەتیە پێی کەمایەتیە بڵێ من چۆن بچم تەنازول بکەم ئەو با براشم بێت با لە میش گەورەتر بێ با ڕیش سپیش بێت با مامۆستاشم بێت چۆن ئەوە لەگەڵی پێک بێمەوە ناوە لێدەم لە هەر جا کورت مەسلەیەکی هەیە هەڕەشەی بە قەردی شەکە لە ڕووی سایکۆلۆجیەوە ئەمە شتێکی زۆر غەڵەتاڵێ با بمینێ بۆ ڕۆژی خۆی با بمینێ بۆت لە ناو نانێکی گەرم نانی گەرم مانای چییە یعنی هەموو کاتێ لەبەر چاومە هەموو کاتێ دوژبنی منی دەرفەتم بۆ هەڵکەوێت لێتەدەم ئەم کەلتورە ئەبێت تۆ ڕەشی کەیتەوە ئەبێت تۆ لە ناوی بیت کەلتورێکی تەساموح یعنی ئێمە زۆر باسی لێبوردەیی دەکەین باسی بەخشندەی دەکەین باسی پێکاتن دەکەین ئەمانە هیچی وانە تەنها قسەی سەرزارەکەی و قسەی ڕاگانە و هیچ ئەو تەساڵوحەمان نییە چونکە تۆ لە کوردستانە زیاتر لە 150 ڕێکخراو هەیە ئیش لەسەر لێبوردەیی و پێکاتنەوە و پێکەوە ژیان و ئاشتەوایی دەکا بەڵام هیچیان کاری خوان نەکردەوە بەڵکو دیاردەی کوشتن و لێدان و کوتان و بزرکردن و ئەمانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت و شتێکی تریش هەیە کە کاریگەری لەسەر گەنجەکانی ئێمە کردووە بەڕاستی سۆشیال میدیایە ئەم سۆشیال میدیایە کە کاتێکە سەیری شتێک دەکات ئەمیش بە هەمان شێوە لاسایی سۆشیال میدیا دەکاتەوە سۆشیال میدیا بەڕاستی ڕۆڵێکی زۆر نەرێنی نەگەتیفانە دەجێری لەسەر ئاستی بیرکردنەوەی تاکدا من نمونێت بۆ باسەکەم و کابرا لە سۆشیال میدیا ڤیددیوەک بڵاو دەکاتەوە خۆی دەکوژێ ڤیددیۆی تەقەکردن بڵاو دەکاتەوە کە تەقە بە ئاسمانەکە و دڵی خۆشە و کەیفی خۆشە ڤیددیوەک بڵاو دەکاتەوە کە مامەڵی چەکوشتیوە بازاری چەکوشتیوە چەک دەکات هەموو ئەمانە سۆشیال میدیا گەنجەکانی ئێمە زۆر بە ئاسانی ئەتوانین پێڕابگەن و ئەوەی بکەن بەدەستی بێنن خاڵێکی تر بەربڵاوی سۆشیال میدیا بەربڵاوی مادە هۆشبەرەکان ئەم مادەی هۆشبەرە ئێستا زۆر لە خەتێکی مەترسیدایە کەسێکیش ئەگەر لەجێ تەسیری مادەی هۆشبەردا بێ یان مادەی کەحولیدا بێ حتمما زمانی حیواری نییە و زمانی شەڕ و کوشتنی هەیە و بەرامبەرەکەی دەکوژێت چەند کەس کە خێزانی خۆی کوشتووە بۆیان دەرکەوتووە ئەمە بەکارهێنەری مادەی هۆشبەر بووە یان مادەی لەجێ تەسیراتی مادەی کەحولی بووە کە ئەمەش تەوازونی دەرونی تێکدادا کە ئەمەش زمانی دەرونی ناهێڵێت مقاومەی دەرونی ناهێڵێت ئەم کەسێکی شەڕانجێز و شەڕاوی دەبێت دوای دەڵێ من ئاگام لە خۆم نەبوو داوای لێبوردن دەکەم بەرچاوم هیچی نەدیت ئەمە هیچ پاساوێکی زانستی و پاساوێکی ئەخلاقی نییە بۆ کوشتنی کەسێکی تر و خاڵێکی ترکە ئەمەش زۆر پێی نیگەرانین کە جگە لەوەی ئەو مادە هۆشبەر و مادەی کەحول و یان نەبوونی یاسایەک بۆ ئەم شتانە و هەروە زۆر جاریش هەیە ئەم جۆرە کەسانە هیچ کاتێ بێکەوە دانانیشن لە ماڵەوە گفتوگۆ هەبێت هەر یەکە و بە تەنیا دانیشێ و جیهانێکی تایبەتی خۆی هەیە و بۆیە وزیەکی سلبی دەرونی هەیە هەموو کاتێ تاکی کورد ئامادەیە بۆ شەڕ نەک بۆ بەرگری زمانی بەرگری نییە بەرگری بکات بەرگری لە شتێ بکات ئەوە دائیمەن ڕادەکات دائیمەن هەڵدێت بۆیە مەسلەیەکی کوردی شێڵێ ماڵمان دایمە لەسەر پشتی گوێ درێژە یعنی دایمەن بۆ ڕاکردن و بۆ هەڵاتن حازرە بەرگری نایکات بەڵام بۆ شەڕ حازرە بۆ شەڕی کەسانێکی لاوەزدا ئەمە وا دەکات تۆ زمانی حیوارت نەبێت کووردا هەمیشە باو باسەکرێ یاخود بیری عەشیرگەرایەتی و خێڵەگەرایەتیە زۆر جار مەبەستی کوشتن یاخود پاڵدەری کوشتن بۆ هۆی تۆڵەکردنەوەیە یعنی بینیومانە لە
لەناو بنەماڵەیەکە کەسێک کوژراوە ئەمانیش هەتاماون کەسێکی تر لەوانە کوژنەوە ینی دەبینی ئەم کوشتنە بەردەوامە بێتەوە آخر ڕەواژدان بم بابەتە یاخود ئەم تۆڵەکردنەوەی هۆکارێکە بۆ ئەوی کە بۆ نمونە غیرەت و بۆ نمونە شەرەفی خۆت بپارێزیت و ئیتر ئەم کوشتنە ببێتە پاڵنەرێک و هۆکارێکی باش بۆ ئەوەی کە تۆڵی خۆت بسەنیتەوە یاخود ئەمە دەرەنجام و شتی تری لێ ئەکەوێتەوە کە زۆر خراپە بەسەر کۆمەلگاوە. ئەمە هۆکارەکەی نەبوونی یاسایە لە کۆنەوە دوژمنداری لە نێوان دوو بنەماڵە هەبوو ینی یەکێکی ئەکوژ بان قەست بە دەرخوێنیانە بوو کچێکیانە کردە قوربانی بۆ ئەو پێکاتنەوەیە لە نێوان دوو کەسادا ئەوە لە ناو کوردەواری ئەمە دیاردێکی زۆر ناشایستە و ناشیرن بوو لەبەرەوەی هیچ یاسایەک نەبوو ئەم دوانە کە بکوش قەساس بکات ئەخواگەر قەساس هەبێت چۆن تۆ خوشتی خۆت کچی خۆت ئەدەیتە کەسێک کە بە چاوی دوژبن سەیرەتەکات ئەمە لە کۆنەوە وا بووە بەڵام ئێستاش وا بووە دوای 30 ساڵ تۆڵی خۆی کاتەوەڵی باوکی می کوشتووە تەبان ئەوە ئەو کەسانە چێن خەڵکی تر هانی دەدات کەسێک ئەگەر باوکی خۆی نەدیتە بێ لەسکی دایکیدا بۆ باوکی کوژراوە ئێستا دێت تۆڵی باوکی خۆی کاتەوە تەمان ئەو کەسانی کە دەور و بەرن واتە ئەو ژینگەی کە تۆ باست کرد ئەو ژینگەیە پاڵنەرێکی سلبیە پێڵێت تۆ غیرەتن نییە چۆن دوژبنەکەی تۆ بە بەرچاوی تۆ دێ و دەچێ و ئەوە دوژبنەکەی تۆ بزانە دەوڵەمەند بۆ کەیف و سەیرانەکە تۆش باوکی تۆی کوشتووە یان تۆ مامی تۆی کوشتویان ئەوەی کوشتووە ئەمە خاڵێکە لە بێعەقڵی ئەو ئینسانانەیە کە تە نەبوونی عەقلیەتی لێکتر تێگەیشتنە نەبوونی عەقلیەتی گفتوگۆیە نەبوونی عەقلیەتی پێکەوە دانیشتنە ئەمانە ئەو ژینگەی دەوروبەرە وای لێکات کە ئەوە هان بدەن واتە بە کوردیەکی سەقەت پەمپی بدەن بۆی ئەو کابرایە وای لێ بێت کە بێهۆش بێت تەخدیر بێ ئەوەنە ئیعازە دەنە لا شعوری عەقلی باتنی ئەوەندە ئیعازە دەنە عەقلی باتنی یەکسەر ئەڵێ بەس بۆی ڕزگارم بێ لە قسەی خەڵکی ئەچمە هەر مەدریسێک و هەر شوێنێکەوە من وازم لە تۆڵەسەرنەوە هێناوە دایکمە خوای گەورە بەڵام ئەو خەڵکە وازی لێ نایانێ بۆی وازی لێ بێنێ بۆی لە مەدریس وشتیوە بە چاوێکی سووک سەیری نەکەن نەڵێن تۆ بە غیرەتی تۆڵی باوکی خۆت ناکەیت تۆ تۆڵی دایکی خۆت ناکەیتەوە ها ناکەی ئەوە ناکەیت و غیرەتە نییە ئەمە وای لێ دەکات هەر تۆ ئیعازی سلبی بدە ئیعازی سلبی بدە ئەم کابرە لە لا شعورەوە کەسەیەتیەکی شەڕانجێزی لە دروستە بێت چێ فڵان کەسە کوژێ و دوای شەشەوە ئێمە سەیرەکەین ئەڵێنە و کابرایە پەپولەیە ئەم کابراایەکی زۆر مسالمە چۆن ئەو زەلامەی کورد تومەز ئەوە خەڵکی دەوروبەر ئەوەنەی ئازی سەلبی دەدا لە مشکیا دروستە بێت ئێستا بۆ نمونە کەسێک لە دەوروبەرم دە کەس بەم بڵێت تۆ ڕەنگت تێک چووە تۆ ڕەنگی نەخۆشت هەیە ئەچێتە مێشکمەوە کە فەلە من نەخۆشم لەبەرەوەی ئیعازی دەوروبەرم هەمووی سلبیە جا ئەو کۆمەلگایە ئەو عەشایرە ئەو تایفەگەریە وای لێ دێتکەوە مناڵەکانی ئێمە گەنجەکانی ئێمە فێری ئەو تۆڵەسەنەوە و تۆڵەشتانەوە بکەن چونکە بە غیرەتی عەشایری دادەنێن تۆ وەرە گەورەترین شانازی ئەوە بێ کە تۆ فیستیڤالی عەشایری بکەیت گەورەترین شانازی ئەوە بێ کەسێک پرۆفیسۆرە بە ناوی لەقەبی عەشایریەوە خۆی ناوبان کات ئەم شانازی کردنە بە تیرە و هۆز و عەشایر و نازانم چی و چی و فیستیڤالی گەورە بۆ دەکە ئەمە نەتیجەکەیەتی کاڵێ تۆڵی بکەوە دوو کەس پێکەوە شەڕیان کردووە یەکێکی کوشتووە هەموو عەشیرەکە دەڵێەوە ئابڕووی عەشیرەتەکەمان چوو هەم سایوسف جاری وا هەیە دەبینەوە کەسانی کە نیەتی کوشتنیان هەیە خود کەسێکیان کوشتووە میشە دڵیان بە پاڵپشتێکی دەرەکی خۆشە جا ئەوەیان کەسێکی بەرپرس لە پشتێتی و پاڵپشتێتی یاخود دڵی بەوە خۆشە کە سبەینە خێزانەکەی و خانەوادەکەی سولحی بۆکەن و ڕێیەکەون لەگەڵ خانەوادی کوژراوەکەیە ئەمە لە ڕووی کۆمەڵایەتی و چ کاریگەریێک لەسەر کۆمەڵگە جێهێڵە ئاکرێ هەر ڕووداوێکی کوشتن هەبوو یەکسەر هەمومان ترسی ئەوە لە دڵمانە بنیشەکە ئەم کوشتنە حل ناکرێ ئەم بکوژە ناگا بەستە یاسایی خۆی لەبەرەوەی کە بەرپرسێکەیە لە پشتی پاڵپشتی ئەکایە خۆت خێزانەکەی ئەتوانن و سولحی بۆکەن و لەگەڵ خانەوادی کوژراوەکەی ئەکەونە ڕێکەوتن ئەمە لە ڕووی کۆمەڵایەتی و چ کاریگەریێک لەسەر ئارامی کۆمەڵایەتی دروستەکە دووشتی زۆر هەیە لە ناو کۆمەلگا کە دووشتی سەقەتە ڕۆژێک باوکێک هاتە لای من ئاوتی کوڕەکەم ئۆتۆمبیلەکەم دەبات تەمەنی 16 ساڵە و دەبانچەی پێ و لە ناو سیارەکەی تایگەر و مایگەرم بینیوە
پێم وتوە کوڕم بۆ سیارەکەتەوە ئەگەر لە زەلامێکی داشتە ئەوەت کرد ئەوەتی باوکە لە زەلامێکیشم تۆ دەوڵەمەندی بە 2 دەفتەر ئەتوانین سولحی بکەین ئەمە چۆتە ناو مێشی ئێمە زەلام بکوژە قەیناکە بەڵام دوای سولح دەکەین و باوکم سولح دەکا ڕیشت پێکان سولح دەکەن سولحکردن شتێکی زۆر غەڵەتە مەکتەبە کۆمەڵایەتیەکان تەنها بۆ کێشەیەکی خێزانی یان کێشەیەکی زەویداریشتیوە دەکرێت باش بێت یعنی کەسێک قسەیەکی خێر بکە ڕاوێژ بکە 2 کەس پێک بێنێتەوە لێکتر عادز بوون یان لەسەر مامەڵەیەکی بەسیت یان لەسەر پارچەیەک زەوی دڵیان لێکتر ڕەنجاوە بەڵام کارگەیشتە کوشتن تۆ سولح چیەکەی کابراوە بێ قەساس بکرێ ئەمەی ترە بۆی بێتە دەرز بۆ ئەوانەی ترەوە ئیتر بەپێی یاسا با ساڵێک بند بکرێ ئەگەر ساڵێکیش بند بکرێ شتێکی زۆر چاکە کاتی خۆی یاسایەکە بوو ئەگەر کەسێک قەتڵێکی بکربە لە وەزیفە فەسلیانە کرد ئەیانوت تۆ بە کەلکی فەرمانبەری وەزیفە نای سز نیشانە کرد ئەمە بووە تۆڵە بۆ هەموو ئەوەکانی تر کۆمەلگاش بە چاوێکی سوک سەیریانە کرد بە چاوێکی بچووک سەیریانە کرد بەڵام ئێستا بە چاوی غیرە و تۆڵە سەنەوە بە چاوێکی ئازایەتی سەیریانە کرد ئەم سولحکردنی کوشتنە بە عەمەلی ئەوە نایەت لەناو کۆمەلگای ئێمە ئەبێ یاسایەکی زۆر پتەوە هەبێت بەپێی یاسا مامەڵە لەگەڵ بکوژ بکرێت و دووەمیش شتێکی تر هەیە من زۆر جارێ بیستومە ینی کەسێکی باڵا دەست هەتا کەسێکی دیوەخان وتیەتی تۆ بەس پیاو بە تۆڵی خۆت بکەوە پیاو بە ئەم کەسە بکوژە پیاو هەیە دەست لە تۆ بدە ئەم بزانە ئەم قسەیە یعنی ئەڵێ تۆ پیاو بە ئەو بکوژە پیاویش نییە دەست لە تۆ بدە یعنی ئەو هانی دەدەنەوە کابرا نایکە ئەو کەسە نایکە براکەیان کوشتووە یان شەڕیان کردووە لەسەر سیارە وشتیوە وتیەتی حواڵی خوای دەکەم و تەواو شەڕەکە کۆتایی هاتووە ئەگەر ئەجینا لەسەر 2 کۆتر 2 کەس دەکوژرێ لەسەر فولای تێ کەسێک دەکوژێ هەر ئەم ئیعازە ئیجا سلبی ئەدرێتە مێشکی ئەو کەسە بۆ ئەو کەسە بکوژێت یعنی تۆ ئەگەر ئاسایشی دەرونیت پارێزراو نەبێت ئەمە کارەکەیەتی بیر لەوە ناکاتەوە ئەمیشە چیەکی ترە کوژرێ لەسەر 9 مەتر ئەرز لەسەر 9 مەتر زەوی 8 کەس دەکوژرێ ئاخر 8 کەس دەکوژێ ئاخری چی دەڵێن یعنی کابراایەکی ڕیسپیەتی ئەوە هەموو قسەیەکەیەتی ئەڵێ وڵا 20 کەسیش لێکتر بکوژن ئەبێ ئاخیرەکە بێکەوە دانیشن ناوەڵە مەهێڵە کەس بکوژن مەهێڵە لەسەر ئەمانەوە بکرێت زۆر باش مامۆستا ئەو کاتەکەمی کە ماومانە لە کۆتاییە باسێک بکەین چارەسەرەکان چین بۆ ئەوی کێمە دیاردی کوشتن و تەقەکردن لە کوردستانە کەم بکەینەوە یاخود جیلێک بەرهەم بهێنین گەورە بکەین کەیسر کوشتن لایەن تیا ئاسایی نەبێتەوە مامۆستایەکی بەڕێز وتی مامۆستا یوسف لە ڕەمەزانە زۆرترین شەڕ بووە لە مزگەوتە دەمەقاڵی بووە لەسەر خواردن و خورما و ئاوشتیوە وتی نازانم ئەم شەڕە نەتیجەی چییە جا زۆر جارێ نەبوونی عەقیدەیەکی پتە و بەخوای گەورە ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە چونکە کە تۆ عەقیدەیەکی پتەوت هەبوو ئیمانێکی پتەوت هەبوو واتە هێزێکی دەرونی پتەوت دەبێت زمانی گفتوگۆت دەبێت هێزێکەی لە ناوە پێت دەڵێن نەکەی ئەم شتە نەکەی ئەمە زەرەری بۆ تۆ بۆ کەسایەتی تۆ هەیە جا ئەمە خاڵێکی زۆر ئەساسیە خاڵی دووەم پەروەردەی ناو خێزانە پەروەردەی ناو خێزانە ئەمە گفتوگویەکی زۆر دوور و درێژی دەوێت ئێمە لە پەروەردەی خێزانە زۆر سەقەتین بەڕاستی هیچ پەروەردەمان نییە لە ناو ماڵە تەنها چاودێریکردنە و خۆشەویستیە بەڵام وەکو پەروەردەمان نییە مناڵەکە لەسەر بنەمایەکی ئاشتی و لێبوردەیی پەروەردە بکەیت ئەمە ناچمەنەوە تەفاسیلە زۆر دوور و درێژە سێمیان نەبوونی یاسایەکی پتەوە یاسا بۆ من هەیە کە منی هەژار بۆ من هەیە بەڵام بۆ کەسێکی باڵا دەست نییە ئەمە تێکدانی یاسایە هەر نەبێ باشترە بۆ یەکە هەبێ بۆ یەکی تر نەبێ ئەمە ینی بەڕاستی ژیانی خەڵک خاتە مەترسیەوە ژیانی خەڵکە خاتەوەی کە تۆ بەیانی ئەگەر غەدریش لێ بکرێت کەس نییە یاسایەک نییە لێ پێچینەوەی لەگەڵدا بکاتەوە ئەمە خاڵێکی زۆر خەتەرناکە نەخ خاڵێکی نەرێنی بەڵکو زۆر مەترسیدارە کە تۆ ترسن لە یاسا هەبێ یاسا غەدر لێ بکە ترسن لە دادپەروەری هەبێ دادپەروەری زوڵمن لێ بکە ئەمە کارەساتێکی دەورێ خۆ ئەگەر یاسا بۆ هەمومان وەکو یەک بێت کەسێکی باڵا دەست و کەسێکی کرێکار
وەکو یەک سزا بدرێت وەکو یەک دیفاعیان بکرێت کەس گلەی لەوە نییە و ئەم دیاردەیە زۆر بچووک زۆر کەمتر دەبێتەوە. ئێمە منتیقەیەکی گەرمین ینی چەک لە هەموو لایەکەوە بە ئاسانی دەستەکەوێت لە هەموو لایەکەوە بۆمان دێ نەبوونی زمانی حیوارەوە ئەمانە هەمووی هۆکارێکی سەرەکین ئەو ململانەی نێوان هەردووکیانەوە ئەزانی ژمارە و چەکانی کە لەناو کووردا هەیە دوو بەقەدەر ژمارەی دانیشتوانی خۆیەتی یعنی خەڵک هەیە لە ماڵە 4 کەسن 18 پارچە چەچیان هەیە کلاشکۆفیشی هەیە و بیکەسیشی هەیە و دەبانچەشی لە پشتیەتی یعنی ئەمە دیارەیەکی زۆر ناشایستە و ئەوەیە کە ئەبێ سنوورێک بۆ ئەم هەڵگرتنی چەکدا بندرێ خۆ ئەوەی کە زۆر جاریشەوە تەقەدەکە بۆ نمونە لەوانەیە زۆر جارێ گوێبیستی ببین کە چەک قەدەغە دەکرێ و نابێت چەک ئەو دەڵێت چەکی بێمۆڵەت ئەوانەی کە شەڕیان کردووە و لەسەر فولایتێک و لەسەر هۆڕنێک و لەسەر پارکینگ و لەسەرەوە چەکی بەکارێنا و شەڕی کردووە و ئەوەی کە لەسەر پارچە زەویەک هەش کەسیان لە یەکتر کوشتووە مام و برازە هەر هەمووی چەکی مۆڵەتدار بووە. ئاخر ئەمە مەترسیدار چکە زۆر بە سەربەرزانە چەکەکە هەڵدەگرێ و مۆڵەتی پێ یعنی تۆ زیاتر لە 800,000 مۆڵەتی چەکت هەبێت ئەوە بێت ئاخر ئەمانن دێنە سەرجادەوە ئەوانە ئاکوژن ئەزانی هەر خۆیان پارێزەرەکان دادگایەکان دەڵێن ئەوانەی چەکی پێ بووە چەکی مۆڵەتدار بووە چەکی ڕسمی بووە لەلایەنێکی ئەمنی حکوومەت بووە بەڵام ئەوەی کە چەکی بێمۆڵەتی پێک زۆر کەمن نییە لە ماڵی دانایە بۆ حالەتێک دزی بێتە سەریان شتێک بێت شاردیەوە تێوە ئەسلا هەلەگەر خۆی ناهێنێتە دەرەوە بەڵام ئەوەی مۆڵەتی پێ ئەم ئەچێت لەسەر جادە لە ناو سیارە لە دووکان لە بازارکردن چەکی پێ و حازرە بۆ شەڕ و بۆشتیەوە نەوەک ئەوەی چەکی لە ماڵی خۆ ئەگەر لەسەر جادە بە شەڕ بێ ناڵێ بووە ساتا چم چەکەکەم دێن و دەتکوژم ئەمە نییە شتیوە جا بۆیە ئەمە یەکەکە لە سداتەکان عوسمان حەمەد توێژەری دەرونی سپاس بۆ زانیاریەکانە بۆ ئومێدێکە ئەم دیاردەیە کەم بێتەوە و نەمێنێ و هەروەها بە تایبەت هەڵگرتنی سپاس بۆ ئێوە بەکارهێنانی ئەو چەکانی کە مۆڵەتیان هەیە بە شێوازێکی نادروست نەمێنێت